هونەری خاڵکوتینی کوردانە و مەترسی لە ناوچوونی هەتایی. ئەمڕۆ لە بەردەم ماڵی سۆفی کەریم لە سلێمانی لێرەین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە کە چۆن ئەم هونەرە کوردیە دێرینە مەترسی لە ناوچوونی هەیە. لەگەڵمان بن. ئەمڕۆ خاڵکوتین بە شێوەیەکی بەرچاو باوێتی لە جیهاندا. ئەم شەپۆلە کوردستانیشی گرتوتەوە. شەپۆلەکە هێندە خێرا و کاریگەرە، تەنانەت خەریکە ناوەکەشی لە نێوانماندا لە خاڵکوتینەوە دەگۆڕێ بۆ تاتوو کە وشەیەکە لە 20 ساڵی ڕابردووە و لە زمانی ئینگلیزیەوە هاتۆتە ناومان. لە ڕابردوودا خاڵکوتین لە ناو کوردەواریدا شێوەی لێدانی جیاواز بوو و نەخشەکانیش بە تەواوی جیاواز بوون لەوەی ئەمڕۆکە بە تاتوو دەناسرێت. خاڵکوتین هونەرێکی دێرینی مرۆڤایەتی و بەپێی سەرچاوەکان بۆ هەزاران ساڵە ئەم هونەرە هەیە. ئەو خاڵکوتینانەی دۆزراونەتەوە گرنگی ئەم هونەرە لە کۆمەڵگەی سەرەتاییدا دەخەنە ڕوو و دەری دەخەن کە چۆن مرۆڤایەتی ئەم هونەرەی بۆ مەبەستی جیاواز بەکارهێناوە. لە ڕاستیدا لە ڕابردوودا لە ناو کۆمەڵگەی کوردیشدا خاڵکوتین بە شێوەیەکی فراوان باو بووە. خاڵکوتین هونەر و نەریتێکی دێرینە و هەتا ئەم دواییە وا بڕوا دەکرا کە کۆنترین مرۆڤی خاڵکوترا و لە مێژوودا کە بناسرێت لە وڵاتی شیلی لە ئەمریکای باشوور دۆزرابێتەوە. بەڵام نوێترین لێکۆڵینەوە ئەو بۆچوونەی گۆڕیوە لەبەرەوەی کە هەندێک گومان لەسەر تەمەنی ئەوەی شیلی دروست بوو. ئەوەی کە ئەمڕۆ ڕوونە توێژەران کۆکن لەسەر کۆنترین خاڵکوتین لەسەر لەشی کەسێک کە لە ئەوروپاتا دۆزراوەت. چیرۆکی ئەم خاڵکوتینەش سەیر و سەمەرێ. لە ساڵی 1990دا دوو گەشتیاری ئەڵمانی تەرمی کەسیشیان دۆزیەوە لەسەر چای ئەلپ و لە ناو بەفردا. ئەوان پێیان وابوو کە ئەوە تەرمی کەسێکە کە ڕق بۆتەوە و دەست بەجێ لانی پەیوەندیداریان ئاگادار کردن. بەڵام دواتر کە تیمی تایبەت گەیشت دەرکەوت کە ئەو مرۆڤە هەزاران ساڵ پێشتر کۆچی دوایی کرد. لەوە سەیرتر بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکان ئەو کەسە نزیکی 5300 ساڵ پێشتر لەوێدا بە ڕووداوێکی نامۆ کۆتایی بە ژیانی هات. ئەم پیاوە ئەمڕۆ لە جیهاندا بە ئۆدزی و بە پیاوی بەفرەکە دەناسێت. ئۆدزی لەشی بەنزیکی وەک خۆی پارێزرا بوو، کۆمەڵێک کەلوپەل و جلو بەرگەکەشی مابوو. لەبەرەوەی کە بۆ هەزاران ساڵ لەشی لە ناو بەفردا پارێزرا بوو، تەنانەت ئەو خۆراکەی کە ئەو ڕۆژە خواردبووی لە گەدەیدا مابوو، دواتر گۆشتی ئەو ئاژەڵەی کە خواردبووی دەستنیشان کرا. چەند بۆچوونێکی جیاواز لەسەر ساتەکانی کۆتایی تەمەنی و چۆنێتی مردنی لە ئارادایە و بەردەوام بۆچوونی جیاوازی لەسەر دەدرێت. هەرچەندە توێژەران سەرەتا پێیان وابوو کە بە تیر کوژرابێت، بەڵام ئێستاکە ئەگەری کوشتنی بە دوور دەزان و دەڵێن لەوێدا مردووە و ڕق بۆتەوە و توێژینەوەی نوێشی لەسەر دەکرێت. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئەم بەرنامەیە ئەوەیە کە ئەم پیاوە کە بە ئۆدزی ناسراوە 61 خاڵی کوتراوی پێوە. سەرڕایەوە لەوانەیە پرسیار بکرێت کە دۆزینەوەی تەرمی کەسێک لە ناوەندی ئەوروپادا کە خاڵکوتینی پێوەیە و نزیکی 5300 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کردووە، پەیوەندی بە خاڵکوتینی کوردی ئەو چییە؟ بەڵام ڕاستیەکەی پەیوەندێکی زانستی ڕوون هەیە، لەبەرەوەی کە لە سەدا 92 جینی ئەو کەسە هی خەڵکی ناوچەی ڕۆژهەڵاتی نزیکە کە کوردستانیش بەشێکە لێی، واتە تەنها لە سەدا 8 ئەوروپی. ئەمە چەند شتێک دەگەێنێت. یەکەم کە ئۆدزی لە ناو کۆمەڵگەیەکتا بووە کە لە ئەوروپا هێشتا خوێنیان ڕۆژهەڵاتی بووە وەک لە ئەوروپی، جگەلەوە کە هێشتا بە تەواوی تێکەڵی ئەوروپی نەبوون، بۆیە تەنها لە سەدا 8 جینیان ئەوروپی بوو. لەبەرەوە ئەگەری زۆر هەیە کە دابوونەریتیشان زیاتر ڕۆژهەڵاتی بوو بێت و ئەو ژمارە زۆرەی خاڵکوتینانەش ئاماژە بن بەوەی کە باو باپیرانی
دابوونەریتەکەیان لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ خۆیان برد بێتە ئەوێ. سەرەتا لەبەرەوەی کە ئۆتزی لە ناوجەرگەی ئەوروپادا دۆزرایەوە، ئەوان گوچ ڕوخسارێکی ئەوروپیان بۆ دەموچایی پێشنیاز کرد. بەڵام دوای دۆزینەوە نوێەکان دەڵێن دەبێت ڕەنگی پێست و ڕوخساری ئۆتزی بگۆڕێت بۆ ئەوەی کە گوزارش لەو جینە بکات کە هەی بۆ و زیاتر ڕوخسارێکی ڕۆژهەڵاتی هەبێت وەک لە ئەوروپی. بەڵام بوونی 61 خاڵی کوتراو ئەوە دەگەێنێت کە ئەو دابوونەریتە زۆر بەهێز بووە لە ناو کۆمەڵگەکەیاندا و بەڵگەکان هەن لەسەرەوەی کە خاڵکوتین لە ڕۆژهەڵات و باکووری ئەفریقادا هەبووە. کۆنترین خاڵکوتین لە ناو میسرەکاندا دۆزراوەوە و بەنزیکی 5,000 ساڵ لەمەوبەر خەمڵێنراوە، هەروەک لەم وێنانەدا دەبینێت. جاران خاڵکوتین لە ناو کووردا زیاتر باو بووە، خەڵکە بە تەمەنەکان ئاگاداریەوەن. خاڵکوتین لە هەندێک ناوچەدا پێی کوتراوە دەق. جا هەرچەندە سەرچاوی زۆر دێرین لەسەر دابوونەریتەکە لە ناو کووردا نییە، سەرڕایەوە لە کۆتایی سەدەی 19ەمەوە هەندێک لە ئەوروپیەکان زانیاری وردیان لەسەر خاڵکوتین لە ناو کووردا تۆمار کردووە کە هەندێک جار زانیاری چاوەڕوان نەکراویان تێدا. ئەو زانیاریانە ئاماری خاڵکوتینی لە ناو نێر و مێی ناوچەکانی باشوور لە زاخۆ، ڕەواندز، دیانا، ئاکرێ، سلێمانی و کەرکووک تێدایە و بە جوداش لە ناو ئێزدی و کەلهوڕ و یارستانەکانی کرماشان ئاماژەی پێکراوە. ئەم هونەرە لە کوردەواریدا و لە ناوچەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بە خاڵکوتین دەناسرێت، بەڵام لە باکوور و ڕۆژاوای کوردستان بە دەق. وشەی خاڵکوتین لەوە چێت لەوە هاتبێت کە ئەم نەخشە بۆ ئەوەی کە لەسەر پێست بنەخشێنرێ بە شێوەی خاڵی دانەدانە سەرەتا دەست پێکرێ بۆی نەخشەکە دروستکرێت، یا لەوانەیە لەوە هاتبێت هەندێک جار خەڵک تەنها چەند خاڵێک دەکوتێت. بەڵام وشەی دەق وشەیەکی خوازراوی عەرەبیە و مانای لێدان یان کوتان دەدات. وەک پێشتر ئاماژەی پێکرا، لە سەدەی 19ەمەوە ئەوروپیەکان زانیاریان لەسەر خاڵکوتین لە ناو کووردا تۆمار کردووە. کۆنترین ئاماژەکردن کە بناسێت لەسەر خاڵکوتینی کوردانە لەلایەن پیاوێکی فەرەنسیەوە بە ناوی مۆرگن. مۆرگن لە کۆتایی سەدەی 19ەمە دێتە کوردستان و دەچێتە ناوچەی کرماشان. ئەو لەوێ زانیاری لەسەر زاراوە کوردیەکان و خاڵکوتین لە ناو ئەو ناوچەی کوردستاندا تۆمار دەکات. دواتر ئەو زانیاریانە و نەخشە کوردیەکان لە ناو ژناندا، نەخشی خاڵکوتین لە پەرتووکەکەیدا بڵاو دەکاتەوە. مۆرگن پەرتووکەکەی لە ساڵی 1895دا لەژێر ناونیشانی نێردەی زانستی بۆ وڵاتی فارس چاپکراوە، بەڵام ئەو پێش ئەو ساڵە چۆتە ڕۆژهەڵاتی کوردستان. لەوێ ئاماژە بە خاڵکوتین لە ناوچەی کرماشان دەکات و دەڵێت کە لە ناو ژنانی ناوچەکەدا زۆر باو و بە تایبەتی ژنە بەتەمەنەکان. بەپێی مۆرگن ئەو سەردەمەش وردە وردە دابوونەریتە کوردیە دێرینەکە لە ناونەوەی نوێتردا ڕووی لە کەسبوون کردبوو، لە ناو بەتەمەنەکاندا زیاتر هەبوو بوو. مۆرگن دەڵێت کە ژنان لە پیاوان زیاتر خاڵکوتین دەکەن و ئەوان لەسەر دەموچاو دەست و قاچ و هەموو لەشیان دەیکەن. بەڵام وا دەردەکەوێت کە ئاماژەکردنی مۆرگن بۆ هەموو لەش بەگشتی بێت و بەڵگەی بۆ ئەوە نەداوە بەدەستەوە. دواتر وێنەی نەخشی خاڵکوتینی سەردەموچاو و دەستی خسۆتە ڕوو. هەرچەندە بە وێنەکەدا دیارە مۆرگن وێنە کێشی زۆر بە توانە نەبووە، بەڵام ئەوەی کە گرنگە ئەو کۆمەڵێک نەخشی خاڵکوتینی لە ناوچەی کرماشان لە ناو ژناندا تۆمار کردووە. مۆرگن دەڵێت لە ناو پیاواندا خاڵکوتین زیاتر بۆ دەرخستنی هێز و نیشانەی هۆس لەسەر قۆڵ و دەست و سنگیان دەیکەن، بەڵام لە ناو ژناندا بۆ مەبەستی جیاواز بەکاراتوە، بۆ جوانی، بۆ پاراستن لە چاوی پیس، وەک دەرخستنی باری هاوسەرگیری و چەندین لایەنی تری جیاواز کراوە. لە ناو کووردا تێکەڵی بۆی خاڵکوتین لە چەند شتێک دروست کراوە. لە کرماشان لە ڕەشی چرا و شیری دایک و هەندێک جار ئاوی ڕۆکی تر، بەڵام لە ناوچەکانی تر هەندێک جیاوازی کەم هەبووە. مۆرگن زانیاریەکانی لە ناوچەی کرماشان تۆمار کردووە، بەڵام خانمێکی ئینگلیز بە ناوی ئیسل درۆوە
دەچێتە ناو ئێزدیەکان و لەسەر خاڵکوتین دەدوێت لە بەشێکە ئاماژە بە بۆیەی خاڵکوتین دەکات لە ناو ئێزدیەکاندا ئەو دەڵێ تێکەڵەکە لە زەرداوی زراوی مەڕ و شیری من دایکێک کە منداڵەکەی کچ بوو بێت ئێزدیەکان پێیان وا بووە کە ئەگەر شیرەکە هی دایکێک بێت کە منداڵەکە کوڕ بوو بێت ئەوە دواتر شوێنی خاڵەکە هەوی دەکرد و ئەمە لەگەڵ سوتوی چرای تێکەڵ کراوە کە ڕۆنەکەی ڕۆنی زەیتون بوو بێت لە ناوچەکانی تری کوردستانیشە هاوشێوەی ئەمە بووە ئەم تێکەڵە دواتر وەکو هەوی لێکراوە و بۆ کوتینەکە بەکار هاتووە ئیسێل کەسێکی کۆمەڵاسی بەریتانی بووە و پەرتووکێکی لەسەر ئێزیدیەکان لە ساڵی 1940دا دەرکردووە لەژێر ناونیشانی تاوسی فریشتە ئەو لە سەردانەکەیدا هەندێک پرسیاری لە ئێزدیەکان کردو سەبارەت هۆکاری خاڵکوتین ئەوان زۆرینە پێیان وا بووە بۆ جوانی دەیکەن و بەڵام سەرنجی داوە کە بۆ مەبەستی ئازارشکان و پاراستن لە چاوی پیسیش کردویان ئیسێل کۆمەڵێک نەخشی خاڵەکانی لە پەرتووکەکەیدا تۆمار کردووە هەروەک لە وێنەکەدا دەبینرێت کەسێکی تر بە ناوی هینریفیلد کە کۆمەڵاز بووە لە ساڵی 1950دا پەرتووکێکی لە سەر خاڵکوتین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیادا دەرکردووە ئەم پەرتووکە زانیاری و ئاماری وردی لەسەر خاڵکوتین لەسەر کورتێدا پەرتووکەکە باسی خاڵکوتین دەکات لە ناوچەکانی کەرکووک سلێمانی زاخۆ و چەند ناوچێکی تری کوردستان هەروەها بە جوداش ئاماژە بە خاڵکوتین لە ناو ئێزدیەکاندا دەکات ئەویش هاوشێوە ئەوانی تر دەڵێ خاڵکوتین لە ناو ژناندا زیاتر باوە وەک لە ناو پیاوان بەڵام کارەکەی هینریفیلد وردەکاری و ئاماری زۆر وردی تێدا ئەو نەخشەکان و ناوچەکانی خستۆتە ڕوو واتە کارەکەی هینریفیلد زیاتر لێکۆڵینەوەیکی زانستیە وەک لە ئاماژەکردنی سەربی هینریفیلد یەکێکە لەو کەسانەی کە زۆر بەوردی لەسەر خاڵکوتین لە ناو کورد و خەڵکی ئاسیادا دواوە ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو کۆمەڵاز بووە ئەم پیاوە لە ساڵی 1950دا هاتووە جۆرەکانی خاڵکوتینی لە باشووری کوردستان و ئاسیایی لە پەرتووکێکدا لەژێر ناونیشانی نەخشکردن لەسەر لەش لە باشووری ڕۆژئاوای ئاسیادا تۆمار کردووە و لە ناو کورد ئەو کردوونی بە 4 گروپی ناوچەیە ناوچەکانیش بریتین لە سلێمانی و کەرکووک وە یەک گروپ زاخۆ و دەوروپەری گروپێکی تر ئاکرێ و دیانە و ڕەواندس وەک گروپێک و لە بەشێک لە ناوچەی ئێزدیەکانیش وەک گروپێکی تر ئەم توێژەرە کارێکی زۆر ئەکادیمی وردی پڕ زانیاری لەسەر خاڵکوتین لە ناوچە جیاوازەکانی باشووردا کۆ کردوتەوە لە ناو ژنان و پیاواندا ئەو دەیان نەخشی خاڵکوتینی لەسەر بەشە جیاوازەکانی لەشدا تۆمار کردو و جیاوازی لە نێوان ناوچەکان و نەتەوە جیاوازەکانیش تۆمار کردووە چەند سەرچاوەیەکی تریش نەخشیان تۆمار کردووە بەڵام هیچیان وێنەی هینریفیلد بە وردی کاریان نەکرد هینریفیلد وەک کۆمەڵناسێک ویستوێتی بەقووڵی لە خاڵکوتین لە ناوچەکەدا تێبگات لەبەرەوە ئاماری لە ناوچەی جیاواز وەرگرتووە هاتووە لە هەر شوێنێکیش ژماری خەڵکەکان ئەو بەشەی لەش کە خاڵەکەی لەسەر بوو ئەو بەراوردی زانیارەکانیشی کردو هێنری کۆمەڵێک نەخشی نابی لە ناوچە جیاوازەکان وەرگرتووە و هەموویانی بەدەست دروست کردوتەوە و لە پەرتووکەکەیدا بڵای کردوتەوە ئەوەی کە مایی سەرنج بوو لە ناوچەی سلێمانی و کەرکووک لە ناو پیاواندا کەمینەی خاڵیان لەسەر ناوچەوان و لای کۆتایی برۆ و سەری لوت کوتیوە لە منداڵی ئێمەدا هەندێک جار قەرەجەکان دەگەڕان ئەوان دەگەڕان و ئەو خاڵیان لەسەر پێس بۆ خەڵک دەکوتا و هەندێک جاری تر خەڵکانێک ئەمڕۆ هەن کە تەمەنیان هەیە و دایشیان لە مناڵیدا ئەو خاڵانیان بۆ کوتیون و جاری واش هەبووە کەسێک بۆ خۆی کوتیوە یا هاوڕێیەکی هاوکاری کردووە لە کوتانی ئەو خاڵانەدا خاڵکوتینی کوردانە بەشێک لە هونەر و بیرروبۆچوون و دابوونەریتی کوردانەی تێدا هەشاردراوە لەبەرەوە تۆمارکردن و پاراستنی ئەم نەخشانە دەبێتە هۆی
زیاتر دەوڵەمەندکردن و ناسینی فەرهەنگی کوردی. بەداخەوە جگەل لەو کارانەی کە ئاماژەمان پێکرد شتێکی ئەوتۆ لە بەشەکانی کوردستاندا سەبارەت خاڵکوتین نەکراوە. بەڵام لەناو ئەو نەخشانەی کە توێژەرار بۆیان تۆمار کردوین هەندێک لە نەخشەکان بوونەتە مایی سەرنجی توێژەران و هەر یەکێک لەم نەخشانە بۆ مەبەستی جیاواز لەسەر لەش کوتراوە. لەناو ئەو نەخشە کوردیانی کە کراون چەندانێک بە تایبەت دووبارە دەبێتەوە. لەوانە خەزاڵ یاخود ئاسک. ئەمە بە تایبەت لەناو ئەزیدەکاندا زۆر سەرنجدرا و نیشانی جوانی و ئازادی بووە. زۆربەی جار ئەو جۆرە نەخشە لەسەر مەچەک و باسک کراون. خۆرێک بە تیشکەکانیەوە. ئەمە زۆر جار سیمبڵی هێزی گردون و ژیان بوو و بۆ مەبەستی پاراستن لە چاوی پیس و بەختی خراپدانراوە. خۆر و تیشکەکانی بە تایبەت لە ناو کووردا لە ناو ژن و پیاودا باو بووە. شانە لە ناو کووردا کوتینی شانە بۆ مەبەستی پاراستن بووە لە چاوی پیس و خراپە و وەک پارێزەری کەسەکە بوو. ئەوە لە ناو کوردی موسڵمان و ئێزیدی هەبووە، بەڵام لە ناو ئێزیدیەکانە زیاتر باو بوو. لەو ئەچێت لە بیر و باوەڕی کۆنی کوردیدا شانە ڕۆڵێکی گرنگی بوو. لە ناو کووردا کاتێک کە مناڵ چلەی لە ناو ئاودا دەرکراوە، ئەو دەفرە کە منداڵەکەی تێدا دانراوە شانەیەکیشی تێدا دانراوە. دیارە بۆ هەمان مەبەستی پاراستن بووە لە شتی خراپ کە جاران بەشێک بووە لە بیر و باوەڕی کورد. هەروەها بەرامبەر بە مەزاری شێخ عادی لەسەر دیوارەکەی شانەیەک دەبینرێت. بوونی ئەو شانەیە وەک خاڵ لەسەر قۆڵی کورد و دانانی لە ناو تەشتی دەرکردنی چلەی مناڵان و بەرامبەر مەزاری شێخ عادی هیچ گومانێک ناهێڵنەوە کە ئەو خاڵکوتیدانە لە ڕابردوودا مانایەکی گرنگتریان هەبوو لەمڕۆ و لە بیر و بڕوایەکی زۆر دێرینەوە بۆمان ماوەتەوە. هەرچەندە زۆر لەوانەی کە خاڵکوتینیان کردووە لە ناو کووردا زۆرینە دەڵێن بۆ جوانیە و کەمتر ئاماژە بەلایانی ڕۆحی دەکەن، بەڵام ئەو نمونەیە بیر و باوەڕێکی دێرین و قوڵ لە ناو کووردا سەبارەت بە خاڵکوتین دەخاتەڕۆ. بەگشتی لە ناو کووردا خاڵکوتین بۆ چەند مەبەستێک بووە. بۆ پاراستن لە چاوی پیس و بەختی خراپ، هەندێکیان بۆ جوانی و هەندێکیان وەک جۆرێک لە بیر و باوەڕی ئاینی و هەندێکی تر جادوگەری و ئەوە جگەلەوەی کە وەک ئازاشکێن سوودی لێبینراوە. من لەگەڵ کەسێکی گەرمیانیدا ئەم خاڵکوتینەم باس کرد. ئەو گوتی خەڵک لە شوێنی کۆتایی برۆیاندا 3 خاڵیان کوتیوە و وەک ئازاشکێنی سەرئێشەی درێژخایەن کردویانە. ئەوەی مای سەرنجە بەشێکی زۆر لە توێژینەوەکان لەسەر خاڵکوتینەکەی کابرای بەفر ئۆتزی بۆ مەبەستی ئازاشکاندن بووە. ئەو زۆربەی لەسەر جومگەکانین کە بە پێی لێکۆڵینەوەکان ئەو پیاوە لە ژیانیدا جومگەکانی کێشیان هەبوو و ئازاریان هەبوو. بەگشتی لە ناو پیاوی کووردا زۆربەی لەسەر دەست و قۆڵیان کردویانە، بەڵام لەسەر دەم و چاو و لە شوێنی جیاوازی وەک سەری لووت نێوان چاو و گوێ ناوچەوان و ڕوومەتیش ئەنجام درراوە. لای ئافرەتان لەسەر دەم و چاو و لە شوێنی جیاوازی وەک دەست و قۆڵ و قاچ، هەروەها هەندێک جار لەسەر چەنەوە دەستی پێکردو بۆ خوارەوە بە ناوسنگ. ئەوەی مای سەرنجە هەندێک جار لە ناوچەکانی باکووری کوردستان هەتاوەکو ئەمڕۆ لە ناو ئافرەتە بەتەمەنەکاندا لەسەر گردنیان درەختی ژیان هەتاوەکو سەرسنگیان دەبینرێت کە ئەوە هاوشێوەی درەختە پیرۆزەکەی مێسۆپۆتامیایە. ئەمە دێرینی دابوونەریتەکە لە ناو کووردا دەخاتەڕ. ئەم هونەرە لە ڕابردوودا لە ناو کووردا وەک بینیمان زۆر باو بووە، بەڵام گومان لەوە دانیە کە ئەمڕۆ ڕووی لە کاڵبوونەوە و لە ژێر مەترسی لە ناو چووندایە. لە تەکیژیا دەشێت بەشێک لە فەرهەنگی کوردی بکەوێتە ژێر مەترسی لە ناوچوونەوە، بۆیە خەڵکانێک دەرچیان بەم مەترسیە کردووە لە ڕێگای پرۆژەیەکەوە ویستویانە ئەم هونەرە کوردیە تۆمار بکەن و بیپارێزن. هەندێک جار خەڵکی بێگانەش لە دەرەوەی کۆمەڵگەی کوردی هەستیان بە پرۆسەی لە ناوچوونی هونەرە کوردیەکە کردو. ڕۆژنامەنووس و فۆتۆگرافرەری ئەمریکی جودی هەڵن بۆ ماوەیەک لە دوای ساڵی 2010 لەگەڵ کوردانی باکوور و ڕۆژئاوادا کاری کردو. لەو ماوەیەدا ئەو خاڵکوتینی کوردانە سەرنجی ڕادەکێشن، بەڵام ئەوەی کە زیاتر لای سیر بووە سەرنجی داوە کە تەنها ئەو ژنانە خاڵیان پێوە بووە کە لە دایکبووی ساڵی 60ەکان بوون و نەوەی نوێ خاڵکوتینی کوردانیان نەکردو. بۆیە
لە کاتێکدا کە جیهان خەریکی کێشەی سیاسی کۆبانێ و هێرشی داعش بوو، ئەو دەرکی بە مەترسی لە ناوچوونی خاڵکوتینی کوردی کردووە و بۆ ئەمە بەستە پرۆژێکی فۆتۆگرافی لەسەر ژنەکانی کۆبانی ئەنجام دەدات لەژێر ناونیشانی دواژنە خاڵکوتراوەکانی کۆبانێ. لە ڕێگای ئەو پرۆژەوە ئەو وێنەی هەموو ئەو ژنانی گرتووە کە خاڵیان بۆ کترا بوو. جودی دەڵێت ئەو هونەرە لە ناو کووردا ڕوو لە ناوچوون دەکات لەبەرەوەی نوێ یان گوتویانە حرامە یان بە شتێکی کۆن و ناشین بینیویانە. جودی لەو پرۆژە فۆتۆگرافیەدا چەندین نمونەی لە ناو ژنانی کۆبانیدا تۆمار کردو و لە یەکێک لە گفتوگۆکانیدا کە بۆ ناشناڵ جۆگرافی کراوە باز لە وردەکاریەکانی پرۆژەکەی دەکات. هەمیشە بابەتی ڕەگ و ڕیشە و ناسنامە جێی بایەخی ئەو کوردانێک کە لە دەرەوەی کوردستان دەژین. هەندێک لەم کوردانە سوودیان لە خاڵتینی کوردانە بینیوە بۆ مەبەستە. ئەو کەسەش چیژێکە بە ناوی ئێل و ئیانە کە ڕەگ و ڕیشەی بنەماڵەکەی دەگەڕێتەوە بۆ دەرسیمی باکووری کوردستان. باپیرانی ئێلو لە باکووری کوردستانەوە لە دەست ڕەشە کوژیری تورکان چوونەتە ئەڵمانیا. ئێلو لە ئەڵمانیا لەدایک بووە، بەڵام ئەو شوێنێکی تایبەتی بە خاڵکتینی کوردانە لە وڵاتی پورتوگال کردوتەوە و ئامانجیشی ئەوەیە کە بەردەوامی بەم فەرهەنگە کوردیە بدات و بیپارێزێت. ئێلو سەرەتا ئاشنای خاڵکتینی وڵاتەکانی ئاسیا بووە، بەڵام وەک زۆر منداڵی تری بنەچە بێگانە لە هەندەران بابەتی ناسنامە لە تەمەنێکدا بووە بە پرسیار بۆی و ئەو ویستوێتی ئاشنای ڕەگ و ڕیشەی خۆی ببێت و لە بنەماکانی تێبگات. دواتر بیری لەوە کردوتەوە کە ئاخۆ نەتەوەکەی خۆی هوەری خاڵکتینیان هەبێت کە ئەو پێشتر بەهی بێگانە ئاشنا بوو. دواتر لە ڕێگای توێژینەوە ئاشنای ئەو هوەرە کوردیە بووە و ئەو خۆی دەڵێت دەستم کرد بە گەڕان بە دوای ئەوەی کە باو باپیران چیان کردو و چ جۆرە خاڵکوتینێکیان هەبوو. ئەو بابەتە بە شێوەیەکی سروشتی خۆی بۆ من ئاشکرا کرد. ئەو وەگلاوێکی کورد لە ڕێگای خاڵکوتینەوە خۆی گرێداوە بە ناسنامە کوردیەکەی و دەڵێت بۆ من کە بتوانم پراکتیزەکردنی ئەم جۆرە هونەرە بکەم ئەوە بۆ من ڕێگەیەکە بۆ پەیوەستبوون بە ڕەگ و ڕیشەوە. بەردەوامی گەورەترین هۆکارە بۆ ڕزگارکردنی ئەم نەریتە لە ناوچوونی. دڵنیام لە ئێستادا بە تایبەتی لە ڕێگەی کۆمەڵگەی ڕەوەندی کوردیەوە ئێمە بوژانەوەیکی ئەم نەریتە دەبینین. ئێستاکە زۆر هونەرمەندی تری خاڵکوت دەستیان کردوتەوە بە خاڵکوتینی کوردانە. نەریتەکە پێویستی بە پراکتیزەکردنی چالاکانە و هەروەها پاراستنی هەیە. ئەوەش بۆ ئەوەی نەریتەکە کاڵ نەبێتەوە لەو ئاستەی کە ڕۆژانێک هەبوو. لەبەرەوە پێویستە توێژینەوە و بەڵگەنامە و کاری ئەرشیڤی زۆر زیاتر بکرێت. بەڕاستی هیوادارم بە کارەکانم بەشداری لەم هەوڵەدا بکەم. وەک چۆن بەڕاستی باوەڕم بە هێزی مەرەکەبی خاڵکتین لەسەر پێز هەیە و لەسەر کاغەزیش هەمان بۆ چوونم هەیە. هەرچەندە لە کوردستان شوێنێکی تایبەت بە خاڵکتینی کوردانە نییە. ئەوەی کە هەیە زیاتر نەخشی بێگانە دەکات وە بە تاتوو دەناسرێت. بەڵام شوێنێک هەیە لە باکووری کوردستان لە باژێری سوور کە سەر بە ئامەدە یاخود دیاربەکر لەوێ کیژێک بە ناوی فاتێ تەمێل شوێنێکی تایبەتی کردوتەوە بۆ خاڵکتینی کوردانە. ئەم شوێنە نەوەی نوێ سەردانی دەکەن و لەوێ خاڵکتینی کوردانە دەکەن وەک بەشێک لە پاراستنی ناسنامێن. فاتێ لە ڕێگای ئەم پرۆژەیەوە دەوێت بەردەوامی بە خاڵکتینی کوردانە لە ناو نەوەی نوێدا بدات و دەوێت ئەم فەرهەنگە لە ڕێگای ئەم پرۆژەیەوە لە ناو کووردا بپارێزێت. فاتێ هەروەک لە وێنەکاندا دەبینرێت دەوێت لە نەخشەکاندا بەردەوامی بەو فەرهەنگە کوردیە بدات. لە هەمان کاتدا ڕێچکەی خاڵکتینەکەش تێکەڵێکە لە ڕێگە نوێەکە و دێرینە کوردیەکە. واتە ئەو هێشتا ئەو ڕێچکە نوێ بەکار ناهێنێت کە ئەمڕۆ لە جیهاندا بۆ خاڵ کوتین بەکاردێنرێت. ئەمڕۆ لاوێکی زۆر لە باکوور ڕوو دەکەنە شوێنەکەی فاتێ لە باژێری سوور بە ئامانجی کوتانی خاڵێکی کوردانە لەسەر لەش و دووپاتکردنەوەی ناسنامەی کوردبوونیان لە ڕێگەی هونەرێکی دێرینی کوردیەوە. ئەم هونەرە بۆ لاوانی باکوور جێی بایەخە بە تایبەت کە دەوڵەتی تووشیا بە هەموو شێوەیەک لە هەوڵی ئەوەدایە کە ناسنامەی کوردی بسڕێتەوە. هەر لەبەر ئەوەیە کە ئەمە بۆتە مای سەرنجی نەوەیەکی نوێی کورد لە باکوور. بینینی هەردوو خانمان فاتێ و ئێلو لە باکوور و لە ئەوروپادا
هیوایەکە بۆ زیندووکردنەوە و هێشتنەوەی ئەو فەرهەنگە کوردیە و دەشێت هەن دەربێت بۆ زیندووکردنەوەی لە بەشەکانی تری کوردستاندا بە تایبەت لە ڕۆژهەڵات کە بایەخی تایبەت بە فەرهەنگ دەدەن. فەرهەنگی کوردی فەرهەنگێکی دەوڵەمەندە، هەر لەبەرەوە کاتێک دەست بۆ هەر بەشێکی ئەم فەرهەنگە دەبین جیهانێکی فراوان خۆی دەکاتەوە. خاڵتوینی کوردانە بەشێکە لە فەرهەنگی کوردی و لە ناو نەخشەکانی و جیهانەکەیدا ڕابردوو خۆی هەشارداوە. سەرڕای ئەوەی کە هونەری خاڵتوینی کوردانە ڕوو لە کاڵبوونەوە دەکات و شوێنی تایبەت بە خاڵتوینی کوردانە دەگمەنە، بەڵام چەند هەوڵێک لەم لاولا هەیە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بە ئەمانجی پاراستنی ئەم فەرهەنگە. ئەم هەوڵانە زۆربیان لە باکووری کوردستاندان و ئێلو فاتێ نمونەی ئەو هەوڵانن کە ئەیانەوێ بەردەوامی بەم فەرهەنگە کوردیە بدەن و لە نەمان بیپارێزن بەو هیوایی کە بەشەکانی تری کوردستانیش چاو لەمان بکەن. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە فەرهەنگ و مێژووی کورد بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەمڕۆ ئەم بەرنامێ تایبەت بوو بە خاڵکوتینی کوردانە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.